تۆ کەسێکی یاخیت لە کۆمەلگا بەڵام یاتویت شەڕ بە کۆمەلگا ئەفرۆشی. ریست کردووە لە کوردستان و بەشێکیان دێگیراون و اعترافیان کردووە لەسەرت و تۆ ناتوانیت لەو لە سنوورێکی دیاریکراوە کە بۆیان کێشاوی ناتوانانی دوورکەویتەوە بوو بە تەمای ئەوە ناها شتێکی بچووکەم لە ئەولا بکەیت بۆ ئەوی ڕاوکێشن بەڵام لەبەرەوەی محکەمەیە و تۆ ئیقامەت باش نییە کۆمە لە شدەم بابەتە جارێ محکەمە خۆتە زانی ئەمە ئەوروپا ئاوایە من لە قسەیەکی مەلاکرێکارە لە 2008 قسەکەی کرد فتوای کوشتنی منیدا 2012 محکەمە کرا 4 ساڵی برد باشە حکم درا 2015 بەربوو جا قسەکە ئەوەیە دوو کەس ئەوە جوان بڕۆ ئەوە ئەیشی لێمەوە تۆ تیرۆریستیت و بڕۆ منەت نەبێ بڕۆ بە لای هەر پۆلیسێک هەر مخابرات هەر وڵاتێک بڕۆ سکاڵای خۆت بکە لە من تۆ ملحیدی تۆ بێباوەڕی تۆ مەسیحی تۆ نەسرانی تۆ هەر بیر و باوەڕێکت هەیە ئازادی بەڵام بێی بەناوی ئەوەی کە تۆ ملحیدی و دەستدرێژی بکەیتە سەر پیرۆزەکانی من ئەوە یاریکردنە بە ڕۆحی خۆت ئەوە یاریکردنە بە ئاگر ئەمە ئازادی نییە تێگەیشتن و لێکدانەوەی ئێوە بۆ ئازادی زۆر هەڵەیە هاتە ئێوە بیئەخلاقی بە ئازادی ناوەبن ئەخلاقی ئەمە ئەو پەڕی بیئەخلاقیە بێ سوکایەتی بە هەستی ملیۆنەها مسڵمان بکەی و ناوی بنەی ئازادی نەخێر ئەوە ئازادی نییە و باجەکەیشی ئەدەن و لە هەرکوێیەکی سەرزەویە ئێوە بتانوێت سوکایەتی بە قورئانی ئێمە بکەن بە ئەڵڵا قەسەم باجەکەی دەن کونە مشکتان لێ دێتە قەیسەری و ئێمە تەحەدای ئێوە و تەحەدای هەموو ئەو وڵاتانەی شەکەن کە پشتیوانی ئێوەن بێن لە بەریتانیا خۆتان تاقی بکەنەوە نەرویج و سوید تا ڕادەیە پشتیوانی ملحیدەکانەکە بەڵام لێرە ئێوە ئەو پیاوەڵی خۆتان تاقی بکەنەوە چکە زۆر لە ئێوە هەڵمەتگۆران و جەماعەتێک ئەگەر ئێوەش ئەو مەریوان هەڵەبجەیی کە لێرەیە ئەگەر ناڕاستە خۆش بێ ئێوە پشتیوانیتان کرد و نازانم بە چ شەرمێکەوە ئێوە باسی سەروان مۆمیکا ئەکەن لە کاتێکە هەمووتان ناتوانی چەند وەرەقەیەک چەند سەد دۆلارێک کۆ بکەنەوە بووی تەرمەکەی سەروان مۆمیکا نەسووتێنن یعنی ئێوە بەو هەموو ملحیدەوە نەتاتوانی کاکە 2000-3000 دلار کۆ بکەمەوە بۆی ئەو تەرمەی وەرگرم بینێژم بۆ شێوازەی کە بڕاتان پێێتی بەڵام ئێوە پشتان تێکرد ئێوە لە حاڵەکەدا دەگمەنەکانیشە پشتەکەنە یەکتری و هاتووی بەراوردی ئێوەیەکی بەرامبەر بە مسلمانان بەڵێ ئێمە کۆمەڵێکین کە پێکەوەی بەڵێ ئێمە برایانی مسلمان برامانن خوشکانی مسلمان خوشکانمانن و لە کاتە خۆش و ناخۆشەکانە پشتی یەکتری بەرنادێت کاتێک کەسێک لە ئێمە ئەمرێ بە هەزارەها مسلمان لە دەوروبەری خڕەبێ بە هەزارەها مسلمان ئامادە بێ بۆی نوێژی لەسەر بکە بە هەزارەها مسلمان لە دەوری کەسوکاری خڕەبێ ئەیبەن بۆ قەبرستان و باشترین و بەجوانترین شێوە بەڕێیەکە بەڵام کاتێک کەسێک لە ئێوە ئەمرێ کەسێکی کە بەحساب بەناوبانگەوە مسلمان مۆمیکا ئامادەش نەبوون کاکیاخی دیسانەوە کاکیاخی دیسانەوە تۆ وەکو کاک مەریوان چیتە مۆزوعی شەخسی ئەوە شەخسی نینە ئەوە شەخسی کاکیاخی